ڕابەرێکی مێژوویی سەرکردەیەکی هەڵکەوتوو تێکۆشەرێکی کۆڵنەدەر و پێشمەرگەیەکی وێر و ئازا دەوڵەتمەدارێکی گەورە بۆ بەندەش مامۆستا کەس و کار یاد و یادەوەری مام جەلال هەرگیزا و هەرگیز لە یاد ناچێ بۆ من مەبەستمە لە سایەی ئەو ئەزمونە پڕ بەسەرهاتەی مام جەلال ئەو میهرەبانی و جوانی و خۆشەویستیی ژیانی مام جەلال سوودمەند بم بتوانم لەم پێگەی ئێستامەوە خزمەتی گەلەکەمان بکەم ئەرکەکانی خۆم بەجێبێنم دەسەڵات گرنگە بەڵام لە دەسەڵات گرنگتر حورمەت و خۆشەویستی خەڵکە ئەو خۆشەویستەی بۆ مام جەلالیش هەیە لە دەسەڵاتیەوە نەهاتووە لەوە هاتووە کە دەسەڵاتی بەکارهێنا بۆ خزمەتی خەڵک و پێکەوە ژیان و ئاشتەوایی ئەو ئەزمونەی مام جەلال بۆ یەکێتیەکان بۆ هێزە سیاسیەکانی تر سەرمایەکی گەورەیە و من هیوادارم لە جێگەی خۆمەوە بە ئەرکی سەرشانی خۆم بەرامبەر بە میلەتەکەم بەرامبەر بە یەکێتی بەرامبەر بە هێزە نیشتیمانیەکانی تری کوردستان و عێراقیش هەڵسم ئەمڕۆ لە هەموو کاتێکی تر زیاتر پێویستمان بە سیاسەتی چەپکە گوڵەکەی جەنابی مام جەلالە کۆکردنەوەی ئەو خەڵکە بە ئاڕاستەکردنی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی لە وڵاتە هەن